لە شاری کەرکوو وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بارگای پارتی سەرەسەری دیموکراتی کوردستانی کرد. لەو سەردانەدا دوایین گۆڕانکاریەکانی بارودۆخی کوردستان باسییان لێوە کرا و هەردوو لاوەڕابوون لەسەر ڕاگررتنی و هێرشانەی کە لەسان ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزانامەکانەوە کراونە سەر بارگای پارتی سەرەسەر لە سنووری هەردوو پەرێزگای هەولێر و دۆک. بێگومان ئێمە لە ئێستادا وەک پارتی چارەسەری ڕوبەڕووی کۆمەڵێک هێرشی ناڕەوا بووینەتەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەر لە گرتنی ئەندام و کادرەکانمانەوە هەتا ئەگاتە گرتنی ئۆفیسی نووسینگەی ڕۆژی وڵاتمان لە هەرسێ پارێزگای دوهۆک و زاخۆ و هەولێر جارێکی تر هەموو ئەو ڕێکخرا و ئۆفیسانەی کە هەندێک گرێدراوی ئێمەنیان پەیوەندیان لەگەڵ ئێمە باشە. ئەم هێرشە ناڕەوایی پارتی دیموکراتی کوردستان هێرشی تاگلایەنە بە واتای پێشێلکردنی هەموو پێوانەکانی مافی مرۆڤ و پێشێلکردنی هەموو ئەو یاسا و سەروەریانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە. بێگومان هاتنی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ لای ئێمە بە واتای پشگیریکردن لە هەڵوێستەکانی ئێمە و یان بە واتای شەرمەزارکردنی ئەو هەڵوێستانەی کە پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەبا ئێمە بە گرنگی ئەبینین و بە هەند هەڵیە سەنگێنین. ئێمە داوامان ئەوەیە کە ئەمڕۆ هەموو هێزوو لایەنەکان هەڵوێستیان هەبێ هەموو ئەو لایەنانەی کە ئەمڕۆ نوێنەریان هەیە لە پەرلەماندا لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی هەرێمی کوردستان خاوەن هەڵوێست بن بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو هەڵوێستە ناڕەوایی کە لەسەر پارتی چارەسەری دیموکراتی کوردستان بەڕێوەچێ چونکە لەوانەیە ئێمە ئەوەی کە هۆکارە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەو هێرشانە لەسەر ئێمە بەڕێوە ببە هۆکارێکی ئەساسی ئەوەیە کە ئێمە خاوەنی چالاکی نەتەوەی و دیموکراتین لەم گۆڕەپانەدا لە کەسایەتی ئێمەدا هێرش لەسەر پرۆسەی دیموکراتیەکەن لە کەسایەتی ئێمەدا هێرش لەسەر هەموو تێکۆشانە نەتەوەیەکانەکەن و لە هەمان کاتیشدا ئێمە هەڵوێستەکانمان بۆ مەسلەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان و هەروەها بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پشگیری لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانمان کردو ئەمانە پارتی دیموکراتی کوردستانی پێ تەنگاو کردووە. ڕاستی وەکو یەکێتی پێمان ناخۆشە و داوا ئەکەین لە هەموو لایەنە نیشتیمان پەروەریەکان کە هاو هەڵوێست بن لەگەڵمان و هاو هەڵوێست بن و پشتیوانی لە پارتی چارەسەری دیموکراتی کوردستان بکەن ڕێگە نەدەین بارەگاکانیان کە بە شێوەیەکی فەرمی بە ئیجازەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بارەگایانە کراونەتەوە چالاکی مەدەنی و خزمەتگوزاری بە چین و توێژە جیاوازەکان پێشکەشەکەن بە شێوەیەکی نافەرمی و لەلایەن هەندێک هێزی نادیارەوە کۆنتترۆل بکرێن بگیرێن عزیەت بدەن بەڕاستیەوە بۆ ئێمە وەکو یەکێتی قابلی قبول نییە و داوا لە هەموو هێزە نیشتیمان پەروەرونەتەوە یەکانەکەین کە وەکو ئێمە هەڵوێستیان هەبێ و ئەمە قبول نەکەن. ئێمە ئەتوانین تاکیدکەنەوە لە لێرە وەکو کەرکووک کەوا ئەوان پارێزراون و کەرکووک شاری هەمومانە و شاری پێکەوە ژیانی هەموو لایەنەکانە و لە کەرکووکە ئەوان وەکو ئێمە ینی ژیانیان پارێزراوە و بە هەموو شێوەیەک بۆیان هەیە چالاکیە مەدەنیەکانیان چالاکیە دیموکراتیەکانیان بەردەوام بێ و دڵنیا بن کە ئێمە وەکو یەکێتی تەواوەتی پشتیوانیتان لەکەین لە کەرکووک. لە دیدارەکەدا وەفدی یەکێتی و پارتی سەرەسەر جەختیان لەسەر چارەسەرکردنی ناکۆکیەکان بە ڕێگەیەکی دیموکراتی کردەوە هێرشکردنە سەر بارگاکانی پارتی سەرەسەر لە زۆنی زەرد لە کاتێکدا دێت کە پارتی دیموکراتی کوردستان ڕەخنەوەی لە پارتی سەرەسەر گرتووە کە حزبێکی نایاساییە و بەبێ مۆڵەتکارەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.